دادگای فیدراڵی عێراق سکاڵەکەی عەرەب و تورکمانی بۆ دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەت کردەوە. بڕیارەکەی دادگا هێندەی تر گەرموگوڕی دایە بانگەشەی هەڵبژاردن و لایەنی عەرەبیش کە یەکێکە لە لایەنە سکاڵەکارەکان جەخت لەسەر ڕێزگرتن لە بڕیارەکەی دادگا و خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن دەکاتەوە. نحن مستعدون ئێمە ئامادەین و پێش بڕیارەکەی دادگای فیدراڵیش بەردەوام بووین لە بانگەشەی هەڵبژاردن. هەموو کاندیدەکانمان ئامادەن، هەموو پێکاتەکان بەردەوامن لە بانگەشەکردن و ڕانەوەستاون. لایەنە کوردیەکان دڵنیا بوونەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن و خۆیان بۆ چڕترکردنەوەی بانگەشە ئامادە دەکەن. بارەگای حیزبە کوردیەکان جمەی دێت لەلایەنگرانیان و دەیانەوێت هەڵبژاردن بکەنە دەرفەتێک بۆ هێنانەوەی بەشێک لە دەسەڵاتە لە دەستچووەکانیان. پارتی دموکراتی کوردستان سوورین لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێت لە شاری کەرکووک ئەو دەسەڵاتە سەپێنراوەی کە هەیە بە شێوەیەکی یاسایی دوور بخرێتەوە و یاسایەکی مەدەنی بێتە ئەم شارە بۆ ئەوەی هەموو کورد و عەرەب و تورکمان لەژێر سایی ئەم پارێزگارەی کە دائەنرێت لە دوا هەڵبژاردنە هەمومان وەکو برا دەستکەینە لە یەکتری. تورکمان ئومێدی لەسەر دواخستنی هەڵبژاردن هەڵچنی بوو بەو پێی ترسیان لە کەمی ڕێژەی بەشداری لایەنگرانیان هەیە، بەڵام هەڵبژاردن بووە ئەمری واقع و ئەوانیش بڕیاریاندا دەستەوەستان نەبن. نحن سنستمر في العملية الانتخابية. ئێمە بەردەوامین لە بانگەشەی هەڵبژاردن و بە هەموو توانایەکمانەوە بانگەشە دەکەین. هیوادارین ڕێژەی بەشداریکردنی شەقامی کەرکووک لە هەڵبژاردن بگاتە لە 175. شکور بۆ خوددا هاوڵاتیان نیازی بەشداریکردنیان لە هەڵبژاردن هەیە. بڕیارە لە ڕۆژی 18 دوانزەی 2023 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چوارچێوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا بەڕێوە بچوێت. لایەن و پێکاتەکانیش ململانیە لەسەر 15 کورسی ئەنجومەنی پارێزگاکە دەکەن کە هەر لایەنە و دەیەوێت لە ڕێگەی بەدەستێنانی زۆرترین کورسیەوە پێگەی ئیداری و ئەمنی خۆی لە دەسەڵاتی داهاتووی کەرکووک بەهێزتر بکات. دڵشادەنوارم، دەنگی ئەمریکا، کەرکووک.